پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەلە سەرەتای ژیانەوە تا کۆتایی ژیانی هەموو سات بە ساتی ژیانەکانی بەو ڕۆژتە جوانانە ڕازا بووە و تیایدا بوون. پێغەمبەر صلی الله علیه وسلم زاناترینی خەڵک بووە، هەروەها کەسێکی زمانپاراو بووە، هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێکی ئامۆژگاری کار بووە، کەسێک بووە نەرمونیان و لەسەرخۆ بووە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کەسێک بووە لە خۆڕەوشتی ڕازگۆیی و دەستپاچی و داوێنپاچی نمونەی پێهێنراوەتەوە. سەلات و سەلامی خوای لێبێ. هەروەها پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە هەموو ئەو ڕەوشتانەی کەوا ئینسان پێی بەرز دەبێتەوە و پێی جوان دەبێ، پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پشتی شێری بەرکەوت بوو لە هەموو ڕەوشتانێکەوە خوای گەورە لێیان ڕازیە. ئەمەش فەزلی خوای گەورەیە داوێتی بەسەر خۆشەویستەکەی خۆی بەسەر پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم. هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێکی ئازا و بەجەرگ و وێر بووە، لەگەر ئەوەشدا کەسێکی بەڕەحم و بەزەیی و سۆز و شەفەقەت بووە. هەروەها پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کەسێکی وەفادار بووە. ئەم هەموو ڕەوشتە جوانانە لە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کەدا بووە باشایەتی دۆستان و دوژمنان.